ڕێزبەندی منداڵی ئەلفرێد ئەدلێر. تیۆری ڕێزبەندی منداڵ یەکێکە لە گرنگترین بەشەکانی تیۆری دەروونناسی تاکە کەسی کە لەلایەن ئەلفرێد ئەدلێر دەروونزانی نەمساوی لە سەرەتایی سەدەی بیستەمدا ڕێژرا. ئەدلێر باوەڕی وابوو کە شوێنی منداڵ لە ڕێزبەندی خێزاندا کاریگەریەکی گرنگی لەسەر گەشەی کەسایەتی و ڕەفتاری لە داهاتوودا هەیە. بنەمای سەرەکی تیۆری ڕێزبەندی منداڵ ئەوەیە کە هەر منداڵێک لە خێزاندا ڕۆڵ و پێگەیەکی تایبەت بەخۆی هەیە کە بە شێوەیەکی بەرچاو لەلایەن شوێنی لەدایک بوونیەوە دیاری دەکرێت. ئەم ڕۆڵە کاریگەری لەسەر چۆنیەتی تێڕوانینی منداڵ بۆ خۆی و جیهانی دەور و بەری دەبێت. بۆ نمونە، منداڵی یەکەم زۆر جار هەست بە بەرپرسیارەتی زیاتر دەکات و هەوڵ دەدات ڕۆڵی ڕێبەر بگرێتە ئەستۆ. منداڵی دووەم لەوانەیە هەست بکات کە دەبێت زیاتر هەوڵ بدات بۆ ئەوەی سەرنجی دایک و باوکی ڕابکێشێت. ئەدلێر چەند جۆرێکی سەرەکی ڕێزبەندی منداڵی دیاری کرد. منداڵی یەکەم زۆر جار بەرپرسیار و ڕێکخەرت، بەڵام لەوانەیە زۆر هەستیار بن بەرامبەر لە دەستدانی پێگەیان. منداڵی ناوەڕاست زۆر جار هەست بە پەرێوەزخراوی دەکەن و هەوڵ دەدەن خۆیان بسەلمێنن، بەڵام دەتوانن ببنە باشترین ناوبژیوان. منداڵی بچووک زۆر جار سەرنجڕاکێشوت داهێنەرن، بەڵام لەوانەیە هەست بە بێتوانایی بکەن بەرامبەر بە خوشک و براکانیان. منداڵی تاقانە زۆر جار پێگەیشت و سربەخۆن، بەڵام لەوانەیە کێشەیان هەبێت لە هاوبەشیکردن و هاوکاریکردن لەگەڵ کەسانی تر. گرنگی ئەم تیۆرە لەوەدایە کە دەتوانێت ڕوونکردنەوەیەک بۆ هەندێک لە جیاوازیەکانی نێوان منداڵانی هەمان خێزان پێشکەش بکات. هەروەها تێگەیشتن لە کاریگەریەکانی ڕێزبەندی منداڵ دەتوانێت یارمەتی دایک و باوک و پەروەردەکاران بدات بۆ باشتر مامەڵەکردن لەگەڵ پێداویستیە تایبەتیەکانی هەر منداڵێک. تیۆری ڕێزبەندی منداڵ کاریگەری بەرچاوی لەسەر بواری ڕاوێژکاری و چارەسەری خێزانی هەبووە. بۆ نمونە، چارەسەرکاران دەتوانن لەم زانیاریانە کەڵک وەربگرت بۆ تێگەیشتنی باشتر لە دینامیکی خێزان و یارمەتیدانی ئەندامانی خێزان، بۆ تێگەیشتن لە ڕۆڵەکانیان و چۆنیەتی کاریگەریان لەسەر یەکتر. لە بواری پەروەردەدا مامۆستایان دەتوانن لەم تیۆرە سوود وەربگرێت بۆ تێگەیشتنی باشتر لە ڕەفتاری قوتابیەکانیان و دابینکردنی پشتگیری گونجاو بۆیان. بۆ نمونە، منداڵی یەکەم لەوانەیە پێویستی بەهاندان هەبێت بۆ ئەوەی کەمتر کۆنتڕۆڵکەر بێت. لە کاتێکدا منداڵێکی بچووک لەوانەیە پێویستی بەهاندان هەبێت بۆ وەرگرتنی بەرپرسیارەتی زیاتر. سەرەڕای گرنگی و کاریگەری ئەم تیۆریە پێویستە ئاماژە بەوە بکەین کە فاکتەرەکانی تریش وەک کەسایەتی دایک و باوک، ژینگەی کۆمەڵایەتی و ئابووری و ڕووداوە گرنگەکانی ژیان کاریگەریان لەسەر گەشەی کەسایەتی هەیە. بۆیە تیۆری ڕێزبەندی منداڵ دەبێت وەک بەشێک لە وێنەیەکی گەورەتر سیر بکرێت، نەک وەک ڕوونکردنەوەیەکی تەواو بۆ هەموو لایەنەکانی کەسایەتی. لە کۆتاییدا، تیۆری ڕێزبەندی منداڵی ئەدلێر بەشێکی گرنگە لە تێگەیشتنی ئێمە بۆ گەشەی کەسایەتی و دینامیکی خێزان. ئەم تیۆریە ڕوونی دەکاتەوە کە چۆن شوێنی منداڵ لە خێزاندا دەتوانێت کاریگەری لەسەر تێڕوانینی بۆ خۆی و جیهان هەبێت. تێگەیشتن لەم تیۆرە دەتوانێت یارمەتی دەربێت بۆ دایک و باوک، پەروەردەکاران و چارەسەرکاران بۆ باشتر تێگەیشتن لە ڕەفتار و پێداویستیەکانی تاکەکان و دابینکردنی پشتگیری گونجاو بۆیان.